4 ساڵ بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی تێدەپەڕێت کە بەهۆیەوە پێشمەرگە لە سنووری کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان پاشکشەی کردو لە 151 خاکی کوردستانیش ڕادەستی حکوومەتی عێراق کرایەوە. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری لە کەرکووک پێی وایە سەرکردایەتی سیاسی کورد خوێندنەوەی بۆ ڕووداوەکان نەبوو، بێگەڕانەوە بۆ هۆشداریەکانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی هەنگاوینە. ئەگەر بێت و بڵێن ڕێکەوتن بووە بۆیە بە خەڵکی شاری کەرکووکیان بوو تایە بۆی لەو ڕێکەوتنە ئاگدار بوونایە. خۆ ئەگەر ڕێکەوتنش نەبوو هەتا کۆتا دەقەکان بە تەمای ئەوە بوونە شەڕ بکەن، دیارە هۆشداریان پێدرا بوو کە نابێت شەڕ لە شاری کەرکووک بکرێ. ئەمە بە نوێنەری هەموو حیزبەکان وترا بوو ئەوانەی کە دەسەڵاتدارن لەم شارەیە کە نابێت شەڕ لە شاری کەرکووک بکڕێ، بەڵام ئەوان کۆمەڵێ هوتاف و کۆمەڵێ قسەی شەڕانگێز و کۆمەڵێ شتیان وت کە هەمووی بۆنی شەڕی لێ هات، هەمووی نیەتی شەڕ بوو، بەڵام دواتر بەبێ ئەوەی کە شەڕش ئەنجام بدرێ پاشەکشەیان کرد. دیارە ئەو ڕووداوانە سێری مێژوو بکەین هەموو ئەو ڕووداوانەی کە بەسەرم شارەیە هاتووە و بەسەر شارەکانی ترشە ئەگەر هاتبێ تاکە لایەن کە زەرەری تیا کردووە خەڵکی شارەکە بووە و ئێستاش وەکو ئەبینین ئەوەی کە زەرەری تیا کردووە و ئەوەی کە تووشی زەرەر هاتووە تەنها خەڵکی شارەکە بووە، نەوەک مەسئولەکان، نەوەک ئەوانەی کە کار بەدەست بوونە لەم شار. ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی لە کەرکووک خراپی دۆخی ئێستای شارەکە و بێدەسەڵاتبوونی کورد لە ناوچەکە دەخەنە ئاستۆی پارتی و یەکێتی کە نەیانتوانی دەستکەوتەکانی کورد بپارێزن. تاوی 16 ئۆکتۆبر کەڵەکەبووی کۆمەڵی خەیرانی ساڵی 2013 بوو تا ئاگاتە 2017 کە کورد مەسەجێکی واقعی بۆ پێکاتەکانی شارەکە نەبوو و لەگەڵ ئەوەشە لە ناوخواانە تەبا نەبوون و دەرەنجامەکەی بە ڕووداوی 16 ئۆکتۆبری لێکەوتەوە. لە ئێستاشە کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر ڕوویداوە دووبارە کورد نەیتوانیوە سەدمەی 16 ئۆکتۆبر تێپەڕێنێ و تا ئێستا پلانی نییە بۆ ئەوەی کە خۆی ڕێک بخاتەوە جارێک تربێتەوە ساحەی سیاسی و لە هەڵبژاردننی ئەم جارەشە نەتیجەکەیمان بینی. هەرچەندە کورد لە هەڵبژاردنەکانی دوای 16 ئۆکتۆبرش بەردەوام پلەی یەکەمی بەدەستێنەوە زۆرنێ بەدەستێنەوە، بەڵام ئەگەر تەماشا بکەی لە ڕووی ئیداریەوە کورد هەموو پۆستەکانی لەدەستداوە، هیچی لە دەسەڵاتە نەماوە، تەنانەت پۆستی پارێزگاری کەرکووک کە ئیستحقاقی هەڵبژاردننی کوردە نەیانتوانیەوە تا ئێستا یەکلایی بکەنەوە و بە زۆر بەسەر ئەم شارەیە سەپێنراوە. لە ڕووی سەربازیەوە وەک دەبینن پێشمەرگە لەم شارەیە بوونی نەماوە، ئاسایش لەم شارەیە بوونی نەماوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر تەماشا بکەی ڕۆژانە کوردی ئەم شارە ئیهانە ئەکرێ، سوکایەتی پێ ئەکرێ، ئەگیرێ، گەڕەکە کوردیەکان ئەکەونە ژێر پاڵەپە سوێ سەربازیەوە. کورد ڕۆڵی لاوازی هەیە لەم شارە و ئەتوانم بڵێم ئێستا بە پلە وەکو پێکاتی پلە دوو تەماشا ئەکرێت لەم شارە. ئەمە زەنگێکی مەترسیە بۆ شاری کەرکووک و ئەمە لێکەوتەکانی 16 ئۆکتۆبرە کە قیادەی سیاسی کورد لی بەرپرسیارن. لە کاتی بڕیاردان لەسەر ڕیفراندۆم و دوای ئاڵۆزبوونی پەیوەندەکانی کورد لەگەڵ بەغداد، وڵاتانی ئیقلیمی و کۆمەڵگەی نێودەوڵەتی هۆشداریاندا لەوەی کورد هەنگاوی هەڵە نەنێت و دەبێت بە ڕێکەوتن بەغداد بگەڕێتەوە سنووری ناوچە کێشە لە سەرەکان. بەڵام پارتی و یەکێتی وەکو هەمیشە لە ڕێگەی فەرماندە سەربازیەکانەوە جاڕی شەڕیان دژ بە هێزە عێراقیەکاندا، کەچی خۆشیان تەنیا 24 ساعت خۆیان پێنەگیرا و پێشمەرگەیان ناچار بەکشانەوە بۆ سنووری پێش ساڵی 2003 کرد. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.